کوردستان ئەگەر دەوڵەت بێ، کورد تەنها نەتەوەی بێدەوڵەت نییە. گەلی تامیل 77 ملیۆن کەسە کە لە هێندستان و سریلانکا دەژین کە خاوەن دەوڵەت نین. گەلی سیند کە ژمارەیان دەگاتە 60 ملیۆن کەس لە هێندستان و پاکستان دەژین کە خاوەن دەوڵەت نین. لێرەدا پرسیاری زۆر هەیە کە ئەگەر کوردستان خاوەن دەوڵەت بێت دراوسێکانی چێن؟ یاخود ژمارەی دانیشتوانی چەندە؟ یاخود ڕووبەرەکەی چەندە؟ ئێمە دەمانەوێت لەم چەند خولەکەدا هەندێک زانیاری لەسەر جوگرافیای کوردستان بە ئێوەی بینەر بدەین. ژمارەی دانیشتوانی دەوڵەتی کوردستان 40 بۆ 50 ملیۆن کەس دەبێت. ڕێژەی کورد لە سەرژمێری جیهانی لە 170 دانیشتوانی جیهان پێک دێنێ. واتە لە هەر 150 کەس لە جیهان یەک کەس کووردە. لە ڕووی دانیشتوان کوردستان پلەی 32 هەیە لە ڕیزبەندی دەوڵەتەکانی جیهان. ژمارەی هاوڵاتیانی کوردستان لە پۆڵەندا و ئەرجەنتین و کەنەدا زیاترە. هەر 122 کەس لە کوردستان لە 1 کیلومتری چوارگۆشەدا دەژین. کورد لە دەرەوەی کوردستانیش ڕێژەیەکی بەرچاوی هەیە. دیاسپۆرای گەورەی کورد لە جیهان بەم شێوەیە. 3 ملیۆن کەس تەنها لە ئەستەمبوڵ دەژین. لە سووریا تەنها لە حەڵەب و شام 1 ملیۆن کورد هەیە. لە خۆراسان 1 ملیۆن و نیو کورد کۆچبەرن. لە ئیسرائیل 200,000 کورد هەیە. لە دەوڵەتانی قەفقاز 300,000 کورد هەیە. لە دەوڵەتانی ئەوروپا 2 ملیۆن کورد هەن، بە تایبەت لە ئەڵمانیا 1 ملیۆن کورد دەژین. کوردستان لە ڕووی ڕووبەرەوە 409,650 کیلومتری چوارگۆشەیە، بە درێژایی 1000 کیلومتر. کوردستان لە ناو 214 دەوڵەت 58مین دەوڵەتە لە ڕووی ڕووبەرەوە. کوردستان لە ڕووی ڕووبەرەوە یەکسانە لەگەڵ ژاپۆن و ئەڵمانیا. کوردستان لە ئیتالیا، سێنێگاڵ، بەریتانیا گەورەترە. 4 جار لە کۆریای باشوور گەورەترە، 10 جار لە سوئیسرا گەورەترە. کوردستان هاوسنوورە لەگەڵ 6 وڵات: سووریا، عێراق، تورکیا، ئێران، ئەرمەنیستان، ئازەربایجان. ڕووبەری دارستان لە کوردستان 160,000 کیلومتری چوارگۆشەیە، واتە لە 139 خاکی کوردستان لە دارستان پێک دێت. بەرزترین لووتکەی چیا لە کوردستان چیای ئاگرینە کە بەرزیەکەی 5137 مەترە. دەریاچەی وان لە باکووری کوردستان گەورەترین دەریاچەی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ڕووبەرەکەی 607 کیلومتر سێجایە. پلەی 16 هەیە لە ڕیزبەندی دەریاچەکانی جیهان. کورسی کوردستان لە نەتەوەی گرتووەکان لە ناوەندی کوێیت و کڕۆڤاتیادایە. 40 ملیۆن کەس بە کوردی قسە دەکەن. زمانی کوردی پلەی 26 هەیە لە ڕیزبەندی زمانەکانی جیهاندا. ئەو کەسانەی کە بە کوردی قسە دەکەن زۆرترن لەو کەسانەی کە بە ئوکرانی قسە دەکەن. ڕێژەی پەترۆل لە ژێرخاکی کوردستان دەگاتە 100 ملیۆن بەرمیل. کوردستان لە پلەی 8دایە لە دەوڵەمەندی پەترۆلدا لە ڕیزبەندی وڵاتەکانی جیهاندا. پەترۆلی کوردستان 2 جار لە لیبیا و 4 جار لە قەتەر زیاترە. لە 7.5 ڕێژەی پەترۆلی جیهان لە ژێرخاکی کوردستاندایە. ئێمە ئەم زانیاریانەمان پێشکەش کردن. ئایا ئێوە ئەمانەتان دەزانی؟